دوای دوو کۆبنەوەی فەرمی لیژنەکە و چاوپێکەوتنی مەیدانیان لەگەڵ جوتێرانی کورد و هاوردەکان لیژنە پەرلەمانیەکەی عێراق دەڕاست پاردەیان بۆ سەرەسەری کێشەی زێوزارە کشتتوکاڵەکانی کەرکووک دەرکردووە. ئەندامێکی لیژنەکە بۆ کورسادنی و زاشکرای دەکات. لیژنەکەیان دەڕاستپاردەی دەرکردووە لە سەروی هەمویانەوە دوورخستنەوەی دەستی ئەزامنیەکانی عێراقا لەو کەیسەدا. قاڵی نوێیە وامان کردووە کە بربەستی ئەوە بکەین کە هێز عسکەرەکان تەداخل بکەن لەم کێشانەی کە لە سنوورەکەی هەیە بە تایبەتی سنووری دبسە داقوقە سەرگەڕانە هەروەها گوندی بەشیرە لەیلانە ئەم شوێنانەی کە نیزاعاتی تایە بڵین کە کێشەی تایە لیزنەکە لە دواترا ئێمە تەوسیاتی ترمانە بێ بۆی ئێستا ئێمە لە کۆکردنەوەی زانیارەکان تەواو بووینە. ئێستا دیارە لە کۆبنەوەکانی داهاتوە بڕیارەکان دەرەکەین. ئەو بڕیاری کە دەرمان کردووە نوسخەیەکمان داوەتە ئیدارەی کەرکووک پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت بۆی ئیتر دەست وەرنەدا لە کارەکان و نوسخەیەکش نادراوە بۆ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی دواتر ئەینێن بۆ بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کەرکووک بۆی ئەو ئیجراتانەی ئەکرێ بە تایبەتی لەلایەن هێزە عسکەرەکانەوە ڕاگیراوە. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووکیش دەڵێت پشتیوانی لار بڕیارێک دەکەن کە بێتەمای کەمکردنەوەی کێشەی زێوزارە کشتتوکاڵەکانی تعریب لە کەرکووک. بۆ پێی ئەم کێشەیە وابەستەیە بە مادەی 140 دەستور پێویستە چارەسەرەکانی ژەر بە پێی ئەو مادە دەستوریە بێت. ئێمە بەکارێکی باشی دەزانین کە لیژنە پەرلەمانەکە چەند ڕاستپاردەیەکی گەڵاڵە کردووە بۆ چارەسەرکردنی کێشەی زێوزارەکانی مادەی 140. لەو ڕێگایەوە دەتوانین لە چارەسەرەکان نزیک بینەوە بە تایبەتی لیژنەکان نوێنەری هەموو پێکاتەکانی تێدایە ئەوەی دەمێنێتەوە حکوومەت بڕیار لەسەر ڕاستپاردەکان بدات. ئێمەش وەک دەستگایەکی جێبەجێکار ئەرکی سەرشانمانە بڕیارەکان جێبەجێ بکەین. لیژنە پەرلەمانیەکە لە دەرخاڵدا چارەسەریان بۆ کێشەی زێوزارە کشتتوکاڵەکان دیاری کردووە. یەکێک لەو خاڵانەش گەڕانەوەی بۆ مادەی 140 وەک نەخشە ڕێگا بۆ چارەسەری ئەو کێشەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.